Kom op! Kom op!
Louis! Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Goed. Goed gedaan. Volgend jaar.
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Come on! Hey! Come on! Good! Good try! Soldier! کاتن چیتان هەبوو لەسەر یاریەکەدا توانین بڵین هەولێر ئەمڕۆ خراپ دەرکەوت و توش شکست هاتن بەرامبەر خۆجەوەی پێش. سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشی لێوە دەکەم کە پاڵپشتی هەموو فیاتەکان دەکەن بێجیاوازی وڵی ئیدی ئەو یاریەمان خۆمان ئامادە کرد بوو زۆر باش بەڵام ئیدی لە ڕۆژ خۆمان نەبووین ئەوە زۆر شکرین بە خدای گەورە ئینشاءالله لە یاریەکانی قەرەبووی دەکەینەوە باشترین دەگەر باشترین شێوە دەگەڕنەوە ئەچشمان زۆر قوڕس بووە ئێمە ئەگەر لە خۆجێمان بردبایەوە دەبووینە پێشەنجی کۆمەڵەکە یەکەمان دەگرت بەڵام ێستا زۆر ئەکما قوڕس بوو پیرۆزبای لە قۆجەوێش دەکەم فەریقێکی زۆر باش بوو. كابتن شنو شعوركم بعد الفوز اليوم مع اربيل يعني باداء جيد والفوز مهم اليكم يعني لصداره المجموعه؟ أول شيء بسم الله الرحمن الرحيم الحمد لله والشكر حققنا فوز على نادي أربيل 2-0 ويعني قدرنا تعب الكادر التدريبي والحكم كان يعني وازن بين الفريقين وماكو اخطاء والحمد لله القادم افضل ان شاء الله عزتنا الصداره.